مێژووی ئەم ناوچەیە دەگەڕێتەوە زیاتر لە 30,000 ساڵ چکە بەر لە ئێمە سۆمەرەکان ئاشووریەکان بابلیەکان ئەمانە لێرە نیشتەجێ بوونە دیارە ئاساوارەکان یان شتا ئێستا ماوە بەر لە تقریبان 550 ساڵ حەزرەتی سەید هەیاس بە زمانی خۆمان ئەڵێن شا هەیاس لەگەڵ یارانی کە یەک لە سەید قەمبەری شاهوئی ئەوی تریانیش باوە گولاوە ئەوی تریانیش بابە شامرات بابا عەلی بابا پیرمان هەلێرە بووە ئەساسی ئەزەل هەلێرە بووە بابا پیرمان بابی بابم باپیری بابم بابی باپیرم هەمویان هەلێرە بووین لە کرمانشانەوە هاتوتە دەکای خانەقین کە ماڵی باپیرە گەورەم سەفەربەگ لەوێ بووە لە ماڵی سەفەربەگەوە اینجا کۆچی کردووە بەرە و کەرکک هەولێر کەلەکی بابلم یاسین ئاغای و خەباتیش لەگەڵی ئەوجا بەرە و بەردەڕەش لە گوندەکانی دیناران دەوروبەری بەردەڕەش نیشتەجێ بۆ ماوەی نێسکەی ساڵێکی خایاندووە لە پاشا بەرە و تێسخراپ لە تێسخراپ پاشان هاتوتە بازگرتان لە بازگرتان هاتوتە گوندێکی ناوی شێخەمیرە لە شێخەمیر هاتوتە وەردەک لە وەردەک نیشتەجێ بووە ئێمە لەو ئاوایە دانیشتە ئەوە ملکی با باپیرمانە گوندی وەردەک لە دایک بووە و بابمیش هەر لەو گوندە دایک بووە و تاکە باپیرمیش لەو گوندە دایک بووە و ئەوەی کە من بزانم تقریبا ئێمە وەچی کاکەی لەو گوندەی لە وەردەک بەر لە 550 ساڵ تقریبا ئەو ناوچەیان ئاوادان کردوتەوە لەگەر ئەم گوندانە کە گوندی وەردەکە گوندی گەزەکانە تولەبان کولەبۆر مەتراد سفەیە زەنگەل کە نیوەیان دانیشتوانەکەی عەرەبە نیوەیانیش کاکەیە لەگەڵ گوندێکی ترمان هەیە ئێستا لەژێر دەسەڵاتی حەشدی شعبیە لەو دەور لەو دیوی ساترە نیوەی گوندەکە کاکەیە نیوەیانیش شەبەکە گوندی کەبەڕلی پێ دەوترێت ئەو ناوچەیە دەکەوێتە سەر سەهل نینەوە کە ئێستا بە جوگرافیای حالی حازری سەهیل نینەوەیە بە هەمان شێوە ناوچەیەکە لە ناو سنوورە دابڕاوەکانی هەرێمی کوردستان ئێمە ناحیەمان نەمرودە قەزامان حەمدانیە محافەزەمان نینەوەیە لە یەک سنوورین وەک کاکەیەکان دوو گوندمان کەیتە سەر پارێزگای هەولێر ئەویش گوندی سفەیە و گوندی مەترات شەش گوندی کاکەی سەر بە پارێزگای مووسڵن قەزای حەمدانیە ئەویش گوندی زەنگەڵمان هەیە کاکەی و عارەبە گوندی کولەبۆرمان هەیە هەموو پێکهاتەکەی کاکەیە گوندی وەردەکمان هەیە هەموو پێکهاتەکەی کاکەیە گوندی تولەبەرمان هەیە هەموو پێکهاتەکەی کاکەیە گوندی گەزەکانمان هەیە هەموو پێکهاتەکەی کاکەیە ئیزافەتەن گوندی کەبەرلیمان هەیە لە پێکهاتەی کاکەی و برایانی شەبەک پێکەوە لەوێ دەژین و کاکەیەکان تقریبا نێسکەی 200 مالی کاکەیمان هەیە لە قەزای حەمدانیە دەژین قەرەقۆش ئیزافەتەن تقریبا نێسکەی 250 مالی کاکەی هەیە لە سەنتەری چالی مووسڵ دەژین گوندی وەردەک سەرەتا ئاوادانیان کردوتەوە لە پاشان گوندی گەزەکان هەیە گوندی تولەبەن هەیە کولەبۆر هەیە زەنگەلیشمان هەیە لە ئەو بەری ئاوەکەشەوە مەترادە ئێستا لە پشتی جەنابتەوە ئەمە گوندی مەترادە دوو مەتراد هەیە دانەیەکیان هەمویان عەرەبن دانەیەکیان کاکەی خۆمانن ئەوەی بەرامبەرمان کاکەیە شاڵاوی ئەنفاڵی ساڵی 1970 حکوومەتی بەعس هات و هەمووی سوتاند و کاولکاری کرد و خەڵکەکەشی ئاوارە بوو هەندێکیان لە شارۆچکەی سفەیە ئێستا نیشتەجێ بوونەوە هەندێکیانش لە قەزای خەبات تووشی هامەتی زۆر هاتوینە بەڕاستی لە ماڵوێرانی و تەرحیل و ئەو تشتانە ئەوەش هەر کردەوەی تیرۆریستیە بەڵام بە ناوێکی دی لە 67 و 66 فەرمانی تۆپبارانی گوندەکانی کاکەی کرا لە 75 کۆمەڵە خەڵک لێرە ئاوارە کرایە بەهۆی کوردبوونیان ئەسی خۆمان نەگۆتمان قۆمێدەکانە عارەب هەر کوردین دەبی هەر کورد بن دەبی بە کوردی بڕن وانە زمانمان کوردیە تاریخ دەلێ کاکەی کوردی ڕەسەنە ئەسلە لە ساڵی 1975ش
ئەو گوندە 75 ماڵ بووە 50 مالی دەرکرایە ئەو گوندانە یعنی منە هەر گوندی برێم وەردە کلەبۆر و ئەوانەی مەجیریە زەنگال کەبەرلوو تولەبان گەزەکان ئێمە گوندەکە ئێمەی 50 ماڵ ئەو کاتە تەرحیل کرا وەچی کلەبۆر تقریبن 35 ماڵ 25 ماڵ هەر 5-6 ماڵی مابوو لە ساڵی هەفتیش ئەمە بوو دووبارە ئەو کەسانی کە پەیوەندیان بە شۆڕشەوە کردبوو پێشمەرگەکان فەرمانی ئەنفالکردنیان لە سەدرا هەندێکیان بۆ باشووری عێراق و هەندێکیانیش نەمینێت یعنی شوێنەکە چۆل بکات ئەم ناوچەیە لە ساڵی 76 و 77 هەموو تەرحیلکردن لو ئاقرە ئەوە یەکەم تەرحیل لە ساڵی 88 لە مانگی نۆ هەم تەرحیلکردن لەو پیرە مەگروم ساڵی 88 هەم ماڵوێرانی و کاولبوونی خۆمان بینی لەورێ ئەو دەڤەرەی کە ئێستا دەبین ئەو ئاوایانە ئەوانە هەموو خاپور کران و کاول کران لەسەر دەستی ڕژێمی بەعس حکوومەتی بەعس سێبارە هەستاوە کە ناوچەی دەڤەری کاکەیەتی چۆڵ بکات و وێرانی کرد هەمووی بە شۆفەر و بەلدۆزەرەکانی خاپوری کرد ئێمەیش بەشێک لەو ئەنفالە بووین کاکەیەکان ئەنفال کرانەوە ئێمە کورد بووین دەیانگۆ دەبی ببنە عارەب یعنی ملەتەکەش وهای نەکرد گوتیان ئێمە کوردین لۆ خۆمان بکەینە عارەب ئێمە گوتمان کاکە ئێمە کوردین لۆ قەومی خۆمان بگۆڕین نابی گوتی مادام نابی ئەنگۆ دەبێت تەرحیل بن بار بکەن 6 گوند کاکەی لە وەختی حزبی بەعس ماڵەکانمان هەموو خراپ کرا گوندەکانمان هەموو خراپ کرا عالەمی هەموو ئەوە دەرکرد لۆری هینا و عالەمی هەموو دەرکرد قەلابە لۆما هات ئارێوە لە قەلابە لۆما هات و ماڵەکەی دانا و ئێمەی برد وتیان دەسایدا کوردین لە هەشتاهەشت ئێمەیان تەرحیل کرد بۆ پێرە مەگرون قسمێکمان بۆ تەکیە قسمێکمان بۆ باینجان ئەوە بۆ ئەو ماڵەمان بەجێشت هات حکومەت بە شۆڤەلەوە بەینەوە ئەو دەیە تەخت کرد هیچی نەهێشت جێ پیرۆزەکانیان خراپ کرد خوا دەزانی میزارمان هەبوو خراپیان کرد هەم ئەو وەختی ئەوە جار بوو تەرحیل بوون دەوری سەدام بوون هەم هاتن خراپیان کرد و لێیاندا بوو میزار و چاک و خراپیان خراپ کرد دوای خەرخواز هات لۆمان دروستی کرد زەلامێکی قەوەدارمان بوو هەزار لەحمەتی لێبی بەیلاوە لاوە وتێ عەشرەتی منن و مالێکی فەقیر و مەزەل ئاغا بوو پێیانەوت پیاوەکی دانا و معقول بوو چوو بۆمانینی کرد ئێمە هیناوە شەمشولە ئێمەیان هینا سنووری ناحیەی گوێر و قەزای مەغمور ئەوان کاکەیەکانی وەک قەڵخانێک برد لە نێوان کوردستان و عارب ئێمەیان بردەوەک لەو سنوورێمەیان دانا وەک قەڵخانێک لەوێ خۆمان داگیر کرد ساڵێک فەلاعەتیمان کرد لەوێ ساڵی دوایین وەختی لاپەرینەکە ئێمە هەمومان هاتینەوە ئاوایەکە هاتینەوە هەم یەکەمان خراپ بوو هەم چاکمان کردەوە ئەومە دووبارەمانە خۆ سێبارەمانە لەو وەختەی ئێمە بمان هەروەها بووە چی بکەین گەرانی گوندەکانی خۆمان بەس هەموو کەتو بوو وەکی ئیستە زیاتر شۆفەر لێدا بوو هەموو تەخت کرده بوو وەلا هاتنەوە بە هەرچی حالێک بوو خۆمان هەم ئەوها دەی خۆمان دووەمە خۆمان ژۆرمان کرد و خانمان کرد و دانیشتن هاتینە و گوندەکانی خۆمان جارێکتر ئەو گوندانەمان ئاوادان کرد لێن ئەوە شۆنی مەوتنی با و باپیرانی ئێمەیان لە دوای ئەمە کە سەرهەڵدانی شۆڕش و خەباتی کوردستان و نەمانی حزبی بەعس لەناو هەرێمی کوردستان و ئازادبوونی خاکی کوردستان بەشێک لە خاکی کوردستان حکوومەتی بەعس و سیاسەتەکانی ئەو کاتی دڕندانەی ئەو حکوومەتە دووبارە هەستاوە بە دژایەتیکردنی میلەتەکە بە دەستگیرکردن و زیندانیکردنی کۆمەڵێک گەنجی کاکەی کۆمەڵێک کەسایەتیەکان کە لە ناو زیندانەکان تووشی ئازار و ئەشکەنجە و مەینەت بوون کە تا ئێستاش کەسانێکی هەیە ئەیان ناسم تا ئێستاش ئازاری ئەشکەنجەکانی بەعسیان پێوە ماوە لە پاشی ڕۆخاندنی سەدام حوسێن ئێمە گەڕان و گوندەکانی خۆمان لە پاش ئەوەی گوتیان مەعمەلە بکەن چەند مراجعەما کرد لە بینی قەراری 140 کە ئێمەی شەمل بکە ئێمەی شەمل نەکرد دەڵێن گۆ هیچتان نییە بابە ئێمە لەسەر کورداتی ئێمە نووسیما کورد ئێمە کوردین عارب نینە کوردین ئێمە تەرحیل کرد بردە فلان جێگە ئێمە ناوە هەر دەلێ هیچتان نییە لە 2003 ئەکید ئەو گروپە تیرۆستانەی بە ناوی ئاینەوە هاتنە ئەم سنوورە و کار تیرۆستنەکانی خۆیان ئەنجام لە لەسەر ئاستی با بڵێن پێکاتەکانی
ڕەسەنی ئەم سنوورە. بەتایبەت ئێمەش بێ بەش نەبووین بەڕاستی لەم کارە تیرۆستیانە بەتایبەت مەزاری بابا حەیدەر و مەزارەکان دیکەی کاکەی لەم سنوورە. لە 2004 یەکەم هەنگاوی درڕندانەی ئەلقاعیدە کە دەستی پێکردەوە لە ناو پارێزگای مووسڵ و لە هەموو ناوچەکانی عێراق ئەمە بوو سەهل نینەوە بەشێک بوو لەو قوربانیدانە کە لە پێکاتەکانی با بڵێم کاکەی مەسیحی شەبەک تورکمان کە کەوتنە بەر شاڵاوی ئەم درڕندانە. یەکەم هەنگاوی ئەلقاعیدە لە سنووری کاکەیەکان لە سەهل نینەوە ئەم مەزارەی سەید هەیاز بوو کە لە 2004 تەقان. لە 2009 قاعدە دوو قەڵابی ئەسکانیا ڕەوانی کرد لە بۆ ناو گوند کاکەیەکان ئەوانش ئامانجیان هەبوو گوندی وەردەک لە بۆ گوندی وەردەک ڕەوان کرابوو یەک نەفەرێکی لێ دەرێت گوندی وەردەک 600 مال لێ دەژیت دوو قەلابیان ڕەوان کرد قەڵابەکان طبعا لەلایەنە خازرەوە هاتن ئەلێرەوە داخلی گوند بوو سێ زەلامان بوو لەسەر وبارەکە دانیشت بوون لەوێ دانیشتن وتیان دیتمان دوو ئاگر بۆ ئەوەیەکە هات دوو لایت هات پردەکمان هەیە ئەو پردەیش حتا وەک محەجەڵێکی ئاسنمان لۆ دروست کردێ کە هیچ هێرشێک نێتە ژۆرە هات لێدا بوو یەکەم جار نەیبڕی نەیتوان برد دووەم جار کە گەڕاوە بەگو جارێک تر هاتۆ زانیان ئەوە کارێکی تیرۆرستیە ئەلێوەیە نادر هاواری کرد بۆ ئەوەیەکە گوتی کرێت دوو قەلەمە بۆ ناو ئەوەیەکە هات ئەو کاتە دەستیان بەتەقە کرد خەڵکیان هەشار کرد و خۆیانش ئەو برادرانە بە ڕەحمەت بن کاک نادر و کاک داسم ئەوانیش بەتەقە هاتن لە بۆ لای قەلاب بەتەقە ئەوە بوو قەلاب نەتوانی بگاتە شوێنی مەبەست خۆی بتەقینتەوە کیلۆ ئێرە هاتلۆ پێشی بانی دەرگەی برایەکەم مەجای نەبوو کەندێک لە پێش برایەکەم هەیە دەبی بچ ناو کەندەکە ئەلێوێ خۆی چەقاند ئەلێوێ ئاسی بوو قۆتەکی هینی ئاو بوو زلاوی ئاو بوو نەرم بوو شوێنەکەی تەقیوە لە پێش مالی برایەکەم شەید حەسەن کاکەی خۆی تەقاندەوە ئەوەندەمان زانی دەنگی هات تەنها دەنگ نەبوو تەنها بە دەنگی بەهێز نەبوو یعنی حساسم کرد وەک دنیا ئەو عەردە وەردەگێڕێت شتێکی ئەوها بەسەر دێت کە من هاتیم بەغار هاتم گەیشتمە ئەوانە وتیان کورە مەرەوە قەلابەکەی دیکە وا لێرە لۆ پەر ئاوایکاروە عالەمەکە بان نەرۆتە ئەوی دیکەش خۆی دەتەقێنیتەوە بەس ئەوە تاری سایەکە مردی ئێمە نەمانزانی مردیە سیارەکە ڕاوەستا بوو خەڵکی خۆمان خەڵکی ناو گوندی وەردەک هاوڵاتیان ئەو قەلاب سایقەکەیان کوشت ئەویش ئەو قەلابە نەتەقیوە کوڕێکی مالی خاڵم بوو ناوی حەسەن بوو 11 نەفەر بوون یەک نەفرێکیمە هەر 11 سوتان هەر سوتا ئەگریا پێبەر بوو داکم چ بوو دەرکەی بکاتەوە لەگەر برایەکەم کە گەڕانەوە تەقیەوە لەگەر دەرکەکە لێدا بوو دەرکەکە لێدا بوو پارچە پارچەی کردبوو ئەمن بەخۆم پارچەکانمش نەدیت کە هاتمەوە گوتیان وڵای هەر دووسە پارچەی ما بوو لەناو ئەوکمان کردیە هیچی نەمایە 5 کچی جاحی لێ بوو 3 کوور خۆی ژنەکەی 11 نەفەرەون لە ماڵێ کاتێک سەردانی ماڵەکان ما کرد یعنی جلک لەناو لە جەستەی خەڵک نەما بوو بە قەوەتی زەختەکەم ئەو قەلابە گەورە چمە ینی شوێنەکەی ئەوەندە ئاسن لە شوێن نەما بوو ئێمە لە مالی خۆمە 12 کەس بریندار بمردم دوو خوشکم بوو بووتە 5-6 وەشلە برام و براژن و 3 کوور و 5 کچ گشتافە و یەک کچێکی مایە ئەو کچە ئەو وەختە عەمری 8 ساڵ بوو لە 11 نەفەر کچەشی ئەوەندەیان ما 19 نەفەر بووە قوربانی نێسکە 140 نەفەریش ئەو ڕۆژە بریندار بوو لە تەنیشتی ئێمەی زەلامە خزمان بوو ئەویش نایمام عەزیز بوو خۆی و ژنەکەی و بووکەکەی و کوڕەکیش ئەویش ئەوێ ئەوانش هەموو شەهید بوون ئەوانی شەهید بوون دوو کیژی خوشکی باوکم خوشکی کاکفەیزلایە لەگەل کوڕێکی ژەکەی ئەویش شەهید بوو ئەو دووەیش کە هاتن فەقیرە لە تەقا هاتن بۆیان نەیانزانی پێشی بە تەقی گەیشتە سیارەکەدا بیکوژن تەقیەوە پێوانش ئەوانیش هەردوو شەهید بوون ئەگەر بێت و ئەم دوو کەسە نەبووایەن شەهید نادر و شەهید جاسم بەدڵنیاوە هەردوو لۆریەکە دەهاتنەوە یعنی خۆیان دەتەقاندەوە و گوندەکەش کاول دەبوو ئەو هێرش ئەگە سەری بگرتایە احتیمالەن یعنی گوندی وەردەک وەک یادگاریەک دەبێنێت ئەوە گوندەکە و بەناو وەردەک تەقینەوەکە ئەو هەروویدا
لەبەر ئەوەیە ئێمە کە کوردین هیچ زەرەکمان بۆ کەس نەبووە تایستە لەگەڵ جیرانەکانمان هاتوچونمانە یەکمان لەبەر ئەمە ئەقەلیاتی کوردن و حەزمان پێ ناکەن و ئێمان تەقاندەوە ئاوایەکان تێکدا و چەندین کەسمان لەناو پارێزگای مووسڵ تیرۆر کرا. جیرانم لە تەنیشتم بوو ناوی سماعیل حەسەن بوو هاتە کوشتن لە لای دیکە هەم یەکی دی ڕێکانی بوو فەقیرە هاتە کوشتن ئەویش هاتە کوشتن و برادەرێکی ترم هەبوو هەرکی بوو ناوی کاکل بوو ئەو یانیش کوشت هەم جیرانم بوو یعنی گوتم سرم هات با هەلبێم باشترە ئەوجا هەموو هەلاتین لۆ منتەقەی خۆمان کوردەواری بلێن لەسەر تەنها ناسنامە لەسەر ئەمە تەنها من کوردم تەنها لەسەر ئەمە کە هاوبەشی فکرەکانی ئەوان نیت ڕۆژانە کاکەی و پێکهاتەکانی تریش ئاهات نەکوشتن. کاکەی هەموو ئەو کەسانی کە بیتوانی باید چەک هەڵبگری هەموو کاکەی سینگی خۆی بە ساترەکەەوە ناوە بۆ ئەوی بتوانین بەرگری لە هەموو ناوچەکە بکەین لە هەموو سنوورەکە بکەین حتا ماڵ و خێزانەکەمانیش دەرنەکەت ئەمەە واسق بووین ئەمەە متمانەما باوەڕما بەخۆما بوتمان هەتاکو یەک نەفەرمانیش نەبینی ئێمە بەرگری دەکەین لە خاک و نیشتیمان و ملەتی خۆمان هەرچەندە ئێرە کە دەواازەیەکە بۆ هەرێمی کوردستان چونکە نێوانمان تەنها چەند کیلۆمەترێکە لەگە قەزای خەبات نێزکترین هێڵە بۆ ئەوەی پەڕینەوە بۆ نێزکبوون لە پایتەختی هەرێمی کوردستان شاری هەولێر. بەتایبەت ترکیزی داعش لەسەر گوندی تولەبن و گوندی کولەبۆر بوو لەبەر ئەوەی ئەو میحوەرە زۆر نێزەکە لە پردی کەلک کە شۆنێکی زۆر ترسناکە و میحوەرێکی زۆر خەتەرە. ئێمە دەوروبەرمان هەموو پێشمەرگە بوو هەموو ساتریان گرتە بوو کوڕی خۆمانی خزمی خۆمان هەموو پێشمەرگە بوو لە قەزای حەمدانێ بوو لە وڵاتتر بوو لەو مەنتەقە بوو هەم ئەمن ئەلێرە دانیشتم و خوا دەزانی هێوارە شیمان حاضر کردووە شیماندا خوارد کوڕەکەم لەو لای بەرتلەوە لەو لای حەمدانیەوە خابر کرد تەلەفۆن وەتی بابە بڕۆن خۆتان حاضرکەن ئیداعش گەیشتە مووسڵ کوڕە گوتم حاشە لەنگۆ کوڕم گوتم درۆ مەکە ئەوە نییە ئەوە پێشمەرگە لێرە ساتریان گرتووە نایانە ئێرە گوتی بە شەرەفم لەوێوە ساتریان بەردا پێشمەرگە ئەوان هاتن بڕۆن شەرەف و ناموسی خۆتان خلاص بکەن ئەمە لە فەوجی ناتانی بێنەوە ئەنگۆ بڕۆ خۆتان خلاص کرد. ئینسان لە مەرگ ناترسێ بەڵام چیە لەبەر یعنی تعدا لە خەڵک دەکەن گوتیان یعنی داعشوان نییە پیاوێکی باش نییە تعدا لە ئافرەتوان دەکا و خەڵک دەکا لەبەر ئەوەی زوو دەرچوین لە ماڵ. ئێمە ترسمان هەبوو وەکی برادرانی یەزیدی بەسەرمان بێ. داعش هات زۆر نێزکمە بۆ ئەمە گوندێکە لە ئەبزەخی پێدرێن ئەمە تقریبا 3 کیلۆمەتر نێوانمانە لەگەڵ ئەو کات کە ئەوانیش دەستیان داوە چەک و هاوکاری داعشەکان بوون هاتنە گوندەکانی تورکمان و هات گوندەکانی شەبەک و قەزای قەرەقوش کە زۆربەی دانیشتوانی مەسیحین ئەوانەیان کە داگیر کرد یەکسەر هاوڵاتیانی عەرەبیش بوونە داعش لێمان و هەستانەوەدا ئەوجا بتوانن هێرش بێنە سەرمان. زانیمان کە ئیتر شتەکە لە دەسەڵاتمان دەرچوو سعات دوو شەو سەحبمان کرد دۆمان تەلەفۆنات گوتیان ساتە شکا کوڕەکەم ناوچە بوو گوتی بابە ئەمدارەکانی بنە ساتە شکا پێشبەش نامەکتەوان گوتی ئەنگۆش سەحب بکرد پێشمان سەحبمان کرد ئەوانش لە دوای مەساڵیان کرد چونە گوندی وەردەک دەبینم پێشمەرگەش ئەنسەحابی کرد وەڵا لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ گوندی وەردەک و کاکەیان هەموو ئەو هاچوون ئەوجا زۆر شەبەک و تورکمانش لەلەوە هاتن وەتی ئێمە ڕجاتان لێ دەکەم بەکی ئێمەش خلاص بکەن وەتم بابەت وەرد پێک و هەموو دەچن کشانەوەی پێشمەرگە یان کە فەرمانیان پێکرا ئەگە بکشێنەوە چ لەلایەن ئەگە سیاسەتەکانی ئەگە دووەلی و هەرێمی و ئەقلیمی بوو ئێمە لێ تێ نەگەیشتین ڕۆژێک مەزای داعش بەسەرماندا ئەو ماڵ دنیاداریمان و کەسابەتمان و هەموومان بەجێهێشتی داعش و عارەب هەمووی برد عالم مال و حال و هەمووی بەجێهێشت هیچیان نەهێشت نەیانهێشت یعنی هیچ ببین هەلاتین زۆر ئزدیحام بوو سەیارە هەموو لە دوویەک بوو هەموو خەڵکەکە هەموو لە ترسان هەر ڕای دەکرد هیچمان نەبرد بەس ئەو هەبەجلکی بەرمانە منداڵمان هەڵگرتی چووی ئەوە هیچمان نەبڕ غەرات ئەبەت چێل گۆلک
مال هەمووی بەخوای من هەر خۆم زێرمیش بەجێمە شەوەکی گەلە ناخۆش و زۆر بوو لەوێ هەموو خڕبوونەوە مەسیحی و قەلەباڵغ و هەنترساین لێ هەنترساین هەتا گەیشتنە جێ کە ئەوە لە کەلک عالەمەکە هەلات لەگەڵیان ئێمەش چوینە منتەقەی خەباتی لە منتەقەی خەباتی حەوشم هەبوو چوومە حەوشی خۆم دانیشتم و ئەلحەمدوللیلا خۆم و منداڵەکانم چونە هەولێر ڕێ نەبوو هاتنەوە لە خەبات هاتن مالی خزمەک 15 ڕۆژ خۆمان و براکامە ڕێ نەبوو تا دوای جا بەکرێ دانیشتی چوینە کەلک یارمەتیمان داوەڵە مالیان ئاوابی دانیشتن حەوشمان گرت و خانیمان گرت و لەدای دانیشتین و ترسمان هەبوو زۆر ترسمان هەبوو برا بەخوای پیاوەکەم بە خۆی پێشمەرگە بوو ئێمەی دەرکرد بردە بۆ خەبات بەڵام خۆی گەڕاوە هەتا بەیانی بەس چەکەکەەوە لێرە ڕاوەستە گوتی ئێمە گوندەکەمان بەدەستەوە نادەین بەڵام ناچار بووین پێشمەرگەکە گەڕاوە کەس نەمان لە دەوروبەری گوندەکەمان ناچار بووین ئەوانیش هاتن دوو خانیمان هەیە لە گوندی وەردەک هەردووکیان تەقاندەوە با بڵێن خۆم برایەکەم سیارەی ماڵی باوکمان بەجێمان ڕۆی نەک ئەمە یەک نمونەک پێ دەڵێم یعنی ئەو برادرانی باوەکان و مردەکانی و کاکیەکانی ئەم سنەرە ماڵ و تشتی خۆیان خۆن هەموو چۆڵ کرا هەموو وێران کران لە ڕێی کولتوریەوە ئێمە کۆمەڵێک تێکست و دەستخەتی کۆنمان هەبوو مێژوەکەی دەگەڕاوە زیاتر لە 200 ساڵ بەدەیان تێکست و دەستخەتی کۆن بوون ئەمانە هەمویان فەوتان چی ئەوانەی کە خۆیان سووتاندیان یان ئەوانەی بردومان کرا لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانەوە یعنی بەڕاستی ئەوارە بوون زۆر ناخۆشە زۆر بەڵام یەک پێمان خۆش بوو ئەو شتە یعنی ئەوەش دەبین ئینکار نەکرێتن خۆشی ئێمە ئەوە بوو کە ئێمە لە ناو کوردستان ماڵی خۆمان دامانە ئەمە ئەو خەتە لێ ڕاوەستاینە پێشمەرگە ئەلێرە ڕاوەستا ئێمە شان بەشان لەگەڵ هەواڵانی سوپای پێنج بڕیاری مان و نەمانی خۆمان لێرەدا کە لێرە زیاتر ئێمە پاشەکشە نەکەین ناوچە وەردەك هیچ قووەتێکی سەربازی نییە بەس بە حرەس و بە بەرپرسی ناوچە بەردەوام نقطەیان هەبوو پێش نقطەیان هەبوو لە ساتری ئەمامی لە گوندی تەلەسوت بەرگریان کرد چەندین جار هجووم کریا لەسەریان ئەوانەیش ئەو چەکە قورسەیان نەبوو بەس بەرگریان کرد و داعش توانای نەبوو ساڵبی لەسەریان لە کاتی هێرشەکانی گروپی تیرۆریستی داعش لەسەر هێزی پێشمەرگە ئێمە هەموو کاکە یەک ئەوەی لە سنووری با بڵێن خەبات بوو یانە سنووری هەولێر بوو چەکی هەڵەگرت ئەهات یعنی احساسێکی بە مەسئولیت ئەکرد بێنەوە مانەوەی کاکەی لە سنووری با بڵێن کوردستان با بڵێن لە خەبات مانەوەی کوردایەتی مانەوەی کاکەیە لە 5/4/2015 هێرشێک گەورە هاتە سەر ئەو میحوەری خازر دوو شۆفەر بۆم ڕێژکراو ئەلێرۆ لۆمان هات نێزکەی 50 متر نێزکی خاڵەکەی ئێمە بووە کە شەڕەکە لەسەر بوو بە هەمەتی پێشمەرگە ڕاگیرا زەرەر و زیانێکی زۆر گەیان داعشەکان ئەوان وابزان دووسێ نەفەرێکیان بە سەلامەت گەڕانەوە چەندین جنازە و لاشەیان لێرە کات دوو جار سیارات و پابلێن بلدۆزەر و شۆفەری مدەڕعیان ڕەوانە کرد جارێکیان لە ڕێ کولەبۆر بۆ زەنگەل جاری دووەم لای گوندی تەلەسوەد کە مباشر بۆ میحوەری خازر دێت ئەو پلانەی کەدایان نابوو داعش هەموو پلانەکان پوچەل کراوە خاڵێکی خۆمان وەکو کاکەی هەبوو ئەهاتن شەڕیان نەکرد و دیفاعیان نەکرد و تەماشای گوندەکانی خۆیان نەکرد ئەوە یعنی ئەوە ئومێد بەخش بوو پێمان ئازادکردنی ئەم سنوورە ینی ئومێد بەخشێک بوو زۆر پێخۆش بووین ینی لە یەکێک لە با بڵێن تعلیماتی با بڵێن وەزارەتی پێشمەرگە ئەوە بوو کە هاوڵاتی ینی بەشدار نەبێت لە ئازادکردن چکم ئەوە واجبی ئەو ئەرکی پێشمەرگەیە بەڵام هاوڵاتی خۆیان پێ نەگیرا خۆمان هەمومان پێشمەرگەنە ئەوجا هەبوو لەگەڵیان هات ڕاست سلاحی هەلگرت وەکی ئەوی مەثەلەن پێشمەرگەیش نەبوو خۆی کردە خۆبەخش و هات لەگەلیان لەگەلی پێشمەرگەی ئێرەیان حەڕر کرد وەلا هێرشیان کردە سەر گوندەکان پێشمەرگە ئەوان ئیداعش لەو مەتەقلا ئەو شەریکە عبۆ دروست کرده بوو هەمووی
لأوه اللوي هرج دكان بس الحمد لله باش بكل بيشمرقة اللوي وهات هرش كرت ولا فشتيان قرد أوان هلات يقام روز لقد بيشمرقة هات ميارة هات الدوزي بدناش يعني من درباز بوان بيش يمان الالتفاف يعني قد بيشمرقة وإذا عشان قال يرو غير قد حنك خويا فرضنا قاصر عندك لبن شاخان خويا صاحب صاحب يعني روشتن چەند عاشقی ئەمە بووین بگەینەوە ناو ئەو شوێنەی کە لێی لە دایک بوون ئەو شوێنە کە لێی ژیانمان کردووە بەڵام ئەمەش چاومان لە شوێنە پیرۆزەکانی خۆمان بوو ئەمانوت بەس بتوانین جارێک لە ڕووباری خازر ئاودی و بین بپەڕینەوە بگەینەوە زیارەتێکی سەید هەیاز بکەین یان شاه هەیاز بکەین کا بزان وەزعەکەی چۆنێت چونکە بینیمان لە بەر چاومان بوو کاتێ تەقانیانەوە. خەڵکەکە زۆر بەپەرەشەو بوو باش بوو تیمی هەندەسەی عسکەریش ئەرکی و ڕزگارکردن و قورسایی ئەم شەڕە لەسەر شانی ئەوان بوون. دانیشتنی گوندەکان بە پەلە بوون بگەڕنێنە سەر خان و جێخۆیان ڕاستی تەختێکی زۆر لە سەرمان بوو ئەوجا هەموو توانای خۆمان بەکاری نافی سەبیل بە زووترین کات ئیشەکانی بکەن ئەوەیش لەسەر شانی هێزەکانی با بڵێن تیمەکانی هەندەسەمان بوو کە ڕایت پێشکەوت شەهید بوو لە گوندی تولەبەن کاتی هاوڵاتیەک داوای کرده بوو هاوکاری بکات نێزیکی خانوویەک لەوێ شەهید بوو. نەقیب عومران نووری قارەمان لە ڕێیەک ئیشی دەکرد لە بەرزایەکانی تولەبەن بۆ ناو گوندی تولەبەن زیاتر لە 250 حەوەی پوچەل کردووە بەداخەوە دوای حەوەیەکی پێدەقی لەگەڵ دوو پێشمەرگەمان بریندار بوون بە سەختیش بریندار بوون. لە گوندی تولەبەند عیشی عوبۆمان دەکرد عوبۆ هەلگرتن لە کاتی عوبۆ هەلگرتن عوبۆم پێتەخیم کە ئەو قاچی چەپم بریندار بوو هەتاکو ئیستا 5 عملیاتم کردیە وەکو جەژن بوو نەک وەکو شەڕ بوو ینی ئازادکردنەکە جەژنێکی زۆر گەورە بوو ئازادکردنەکە زۆر ینی مقدەس بوو لای کاکەی لەگە هێزی پێشمەرگە هاتنە ژوورەوە و دڵپێخۆش بین و ئازاد کراین و سەرەتا ئێمە نەچوو ماڵەکەی خۆم یەکەم جار هاتینە زیارەتی سەید هەیاس و پیرقەمبەر و ئەم زاتە پاکانەمان کرد باوە گوڵا و بابە شامراد و بابا عەلی شوێنەکە گشتی مین ڕێژ کرابوو حەقیقەت زۆر مەترسیدار بوو بەڵام ئەلحەمدولیلا بەسایە خوا و هێزی پێشمەرگەوە توانیان تیمی ئەندازیاری عسکەری ئەم شوێنانە پاک بکەنەوە بە سەلامەتی بگەینەوە ناو شوێنەکە. ئێمە لە پێشەوەی شەڕی چوینە عوبۆمان هەلگرتیە لە پێش شەڕی ئەم لە هەموو جێکە ئەمە ئیشمان کردێ لە ڕەبیعە لە زومار لە شینگال لە هەموو جێکە لە منتیقای کەرکووکی لەو گوندانە کولەبۆر و تولەبەن زیاتر لە 4500 بۆمبی چێندراومان چارەسەر کرد و تەقانەوە حقیقەت لە هەموو ئەو میحوەرانە کە ئیشمان کرد میحوەری شنگار و میحوەری گوێڕ و مەخمور نەگەیشتە 2000 بەس لەو گوندانە زۆر تەکیدیان لەسەری کردبوو حتا زوی کشت و کال و دەوروبەری گوندەکان هەمووی بۆم ڕێژکرا بوو. هەر پاشی ئەوانەی کە پێشمەرگە گوندەکانی ئێمەیان ئازاد کرد ئەو گوندانەی کاکەی کە چوونە پێشەوە هەندێک و ئێمەیش گەڕاینەوە هەندە خۆشی مابوو کەیفما بوو هاتینە جێ و مەسکەنی خۆما وەلەو ڕۆخا بوو خراپ بوو بەس کەیفما بوو یعنی خۆش بوو پێمان هاتنەوە هەموو خراپ بوو هێ دیێری چاکمەگە ها دیارە ئەوە چاک بوونەوەکان ئەوە هەموو ستا بوو ئەوە خراپ چاکمان کردەوە ئەوە هەموو ستا ئەوەش قومبەلێک لێرە لێدا ساروغک ئەوش هەموو شوێنی ساروق شەدیەکان دیارە هەموو تونێل بوو ئێرانە هەموو کارەبان نەبوو ئاو نەبوو هیچ نەبوو پێشمەرگە هات و گەڕاوە ئێرەی گرتەوە هاتین هیچ نمابوو هەموو عەبووە دانرابووە ئەو حەوشان هەموو تەقا بووە ئەوی بە تەیارە ئەوی بە عەبووە هەموو داعش دای نابوو هیچ نمابوو هیچ وەختیا ئەو گوندانە ئازاد کرا خەتەرێکی زۆری بوو یعنی بێحەد کەس نەدەوێت ئێرانەمانی خۆی دەربچێتن یعنی ئەو کاتەیە وەختی ئازاد کرا بەداغەوە بە یەکەم ڕۆژی ئازادکردنەوە 4 شەهیدماندا لەگەڵ تقریبان 2 برینداریش بوو هەند کول بە دڵ بوو لۆ گەڕاندەوەی ئەوجا بەعزێکمان زەڕی کرد فەقیرە ئامۆزاکانم سێیان هاتنە کوشتن بە عەبووە ناسیفە
ئەوانە جیرانمە لێرە مالی مام عابدی و مالی ئەوانە هەموو هاتنە کوشتن بە بووە ناسیفە یعنی یەک ڕاست 29 مانگی 5 2016 بوو ئێرە حەرر کرا یەک ڕاست پێشمەرگە هاتە ئێرە گوتی با بە کەستان نەلۆ با ئێرەی هەندەسە بکەین دوایی وەرن ئێمە فیدی نەکرد ئەوزا ڕەحایەماندا لێرە و لە کولەبۆر و لەو گوندانە هاتینەوە خانیمان هەموو ڕۆخا بوو دیستا چاکمان کردەوە بەمان دیتی و بەشی لاکی چاکمان کردەوە و هەنکە درزە و لە ناوی دانیشتینە و نە شەباکی هەیە و نە دەرکەی هەیە دوو دەرکەی هەیە و دانیشتینە و شکری خوای دەکەین و وەڵی ماڵەکان بە هەرچی حالک بوو دروستمان کردەوە خوای یارمەتیمانیدا بەس کە من نەبوو هێشتان تەواو نەبووە باش بوو بەو دوایە لۆمان کارەبا ئەوانیان چاک کرد و زادە ئەوانیان بڕک باش کرد لۆمان و ئێرە خۆی ئەوەی نییە جسرۆوانەی ئەوەندە نەبوو هەموو ئاوە و گوندەکەمان زۆر وێران بوو سەتان هەشتای ڕووخا بوو ئەوی کە نەگەڕاوە لەبەر ئەوە نەگەڕاوە کە هیچ پرۆژیەکی نەبوو مەکتەبی نەبوو ئاوی نەبوو کارەبای نەبوو ئیسێشەندێکیان نەگەڕایتەوە لەبەر ئەوە مەکتەبەکانمان مامۆستاکانمان هەمووی هی منتیقەی مووس لە حەمدانیە و ڕێ نییە بێنە سەر مەکتەب داوامی خۆیان بکەن لەبەرەوە خەڵکەکە ناتوانانی ینی زۆر بگەڕێتەوە هەندێکمان ئیسێش ماوە لە قەزای خەبە دانیشتووە لە هەولێر دانیشتووە لەبەر ئەوە ئەو ساترە زۆر ڕزگارکردنی ئەم ناوچەیە ئەم سنوورەیە تەنها گوندەکانی کاکەی نەبوو ئێمە گوندی قەرێتاغمان هەیە نێسکەی 5 کیلۆمەتر لەو لامانەوەیە نێوان ئێمە و گوندی قەرێتاغ بە سەدان هەزار دۆنەمە هەمووی هی کاکەیە ئێستا ئێمە ئەم ساترە بوویتە کۆسپێک لە پێشمانە نێسکەی 30 شەهیدمان لە گوندی قەرێتاغدا قەرێتاغ هەمووی تورکمانە گوندی قەرێتاغ بوو گوندی قەرقەشە بوو گوندی خەرابە سولتان بوو گوندی کەبەرلی بوو ئەوانە پێشمەرگە ڕزگاری کرد کەچی دوایی دیار بوو فەرمانیان پێکرا بکشێنە دواوە کاتێک شانەوە دواوە ئەم ساترە هاتەوە دروستکردن زەرێکی زۆری هەیە بۆ دانیشتوانی خەڵکی وەردەک و خەڵکی گەزەکانیش ئێستا ئێمە ئەم زەویانەی کە ملکی وەردەکەن هەبە تاپۆ ئەمانە ملکی ئێمە ئێستا کەوتوتە ئەو دیوی ساترەوە نیوەی ئەم زەویانە ئێستا تۆ نەکراون زۆتیارانی ئێمە ئیستا هەموو عەردەکانمان لەو دیوی ساترین هەموو عەردەکانمان لەو دی ساترە کەس ناتوانانی ئەردوو ئەوەی خۆی زیوزاری خۆی تۆ بکە هەمووی لەو دیوی ساترین لەبەر ئەوە ئەگەر ئەو ساترەمان لۆ بکرێتەوە ئەو خەڵکە زیاتر دێتەوە زیاتر دەگەڕێتەوە زیاتر ئیش و کاری باشتر دەبی معیشەتی باشتر دەبی ئێستا ئەمە هیچ معیشەتێکمان نییە زمیزارمان هەموو لە دیوی ساترە وەڵا زویمان عەلاقەتە بەینی هەردوو ساترەکە لە ساترە خۆمان دەرباز دەبن لەولە هاقاری مەیە ئەردی مەیە گوندی گەزەکانە ئەو خەڵکەی خەڵکی ئێمە جۆتیار و فەلاحە و کار و کەسابەتی ئەو خەڵکە ئەو عەردانەیە ساتریش کرایە لە پەردی گوندەکەمان 5 مترە 5 متر ئەو ژن و مندانە کوتۆ بچنە دەرێ ساترەکە لە ناو گوندەکانمان کرایە عەردەکەمان فەلاحەتەکەمان تقریبا مقابلی ناموسمانە ئەگەمە تۆ نەکەین شۆم نەکەین شیناتی نەکەین نەچنە چی بکەین ئەردەکەمان ئەوە حەجی شعبی لە ناوی ئەردەکەمانە ناو ئەردەکانمان ئێبا بڕن حدودی خۆیان نە کوردستان وما چارەک دەکەن نە حکومەت شلۆما چارەک دەکات ئێمە ئەو 6 گوندە ئەلێرە بێبام و بێداکین ئێمە ئێستا کێشەی سەرەکیمان ئەوەیە ئێمە تقریبان گوندی گەزەکان تقریبان 7,000 دۆنممان هەیە پەیوەندیان هەیە بەو ساترانە کە ساتری با بڵێن نێوان پێشمەرگە و جێشی عێراقە ئێمەش تاکو و داوامان کرد لە جەنابیان لە فەرمانگە حکوومیەکان و لە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانیان هینا کە بکێلن بەڵام ئێمە بە دوا وەخت بوو بارانیش ماشەڵا ئەو سال زۆر باری
لەبەر ئەوە توانایە نەبوو بە تەواوەتی ئەو ئاردانەی بشێرە. هەرچەندە هێزی پێشمەرگە بەو دوایە ینی لە دوای سەردانی پیاماقولان و ئەوەش خاستانەی پەیوەنددار لەگەڵ هەزارتی پێشمەرگە و هێزی زێرەبانی ڕێگایان کردەوە لێرە بەڵام تۆ ینی ئەو تەنها بۆ دەغڵودان یان تو بەیانی گەرێکتە مەتەنەن پرۆژێک تەقدیم کەی لەسەر ئاردەکانی خۆت کە مولکی و تاپوی ڕەشی خۆت هەیە ئەو سەنگەرە تەسیری خۆی هەیە تو هاتوچوت ناتوانانی ینی بە ئاسایی هاتوچوو بکەیت تۆمان شکردیە بە تەرسولەر تۆماکەدا نازانم شین بووە نەبووە چی بووە هەنووکە دەوێتمان فەلاحەکان بڕۆن کیمایی لێ بدەین دەرمانی لێ بدەین ئەخر خزمەتی بکەین دانانی لێ بخۆین حتا نوکە هیچ مەجاڵێکمان نییە بەرە بوومەکەشی تەنها بۆ هەرێمی کوردستان بوو کەس ناچێت بەرەوبوومی جوتیارەکان نەیدەبرد بۆ مووسڵ بە دڵنیایەوە بۆ ناو هەرێمی کوردستان دەهات دەبواە هەرێمی کوردستان زیاتر خەمخۆری ئێرە باە و خەمخۆری ئەم ساترە باە دەرگەیشی لێ بکردەوە بازگەیشی لەسەر دروست بکردای مشکلی نییە بۆ پاراستنی ژیانی پێشمەرگەکان و هاولاتیانیش بەڵام دەواازەکە هەبواە بۆ ئەوەی ئاردەکان بەو شێوە زەویەکان نەماباینەوە تۆ بکرابایەن. ئەگەر ئەو کاتە بکرابایە ئەو سنگەرە لەگەڵ ئاردەکانی کاکەی دایەنەبایە لە سنوودی کاکەی لەگەڵ سنوونەکانی کە زۆر پێ خۆشحاڵ بووین. ئێمە مەڕووماڵاتمان ناتوانانی بڕاتە ئەو لای ساترەکە لەبەر حەج شعبی نایەلن مەڕووماڵات و ئەوانەمان بڕاتە ئەو دیو ساتر دەوێتمان بڕێک بڕۆن ئەو لاترەوە لۆمە ئەو جادەش بکەنەوە لەبەر ئەوە ئێمە خۆمان بە قەزای حەمدانیەوەیە هەموو نفوسمە لە قەزای حەمدانیە منداڵک لەداگ بیت دەبی بڕات نفوس لە قەزای حەمدانیە دەربکەی هەموو ئیشوکارمە لە قەزای حەمدانیە و ڕێگەکەیان بۆمان گرتووە ئەوە لە بینی حەج شعبی و لە بینی پێشمەرگە ئەلعان ئێمە دەبی بچینە ناحیە لێرۆ سوار بین بچینە ئەو بەر ئەگە ئاویش بێ ناتانین ئەگە ئاو لێرۆ بێ دەبی بە لێرەگەدا بچینە ئەو گوندەکەی ناوی گەزەکانە بە مەحوەر و مەحوەر ڕۆژش هەیە ناتوانین بڕۆین منداڵێکمان فەوت بی ناتوانین بیبن ژنەکمان بکەوی ناتامی بینە دکتۆر دەبی ئەلێرۆ ئەو لێرە لێگە هەبی دەتانین بۆ کەلک بڕۆین جاریشێ لێرە باران دەبی ئەو زێرە گەورە دەبی ناتوانانی جسرەکە قەتە دەبی معانات دەبی من بچمە قەرەقوش لە قەرەقوشەوە لەوێ و بچمە نەمرود یعنی ئەلێرە بڕۆم حتا بگەمە نەمرود 2 ساعتم بێ دەچی زۆر فەرمانبەر و تەڵە بۆ شتانەمان هەیە ساتری پێشمەرگەمان هەیە پێش ساتر پێشمەرگە کردیەوە لە یای حەشدەوە ڕێیان پێنەدا ئەوجا مەجبور بوون جارتر پێشمەرگە ساترەکەی گرت بە بۆنەی وەکو بلێ کافەراغی ئەمنی دروست نەبیتن سەر ڕێ سەرەکیمان دەبێ بە ڕێ هەولێرەوە مۆسڵ بڕۆینە حەمدانیە زۆر لۆمە دوور دەکا زۆر ئیشمانیش هەیە ئیداریەن با بڵێن لە قایمەقامەتی قەزای قەراقوش بەڕێوە دەچێت ڕێگاکە زۆر دوور بووە لە ڕێ سەرەکیمان زۆر نێزکە تقریبا چارەک سعاتێک دەگاتە قەراقوش بەڵام ئێستا سعاتێک و چارەگەک ئەگەر بگاتە قەزای حەمدانیە ئەوە کێشەیە هەتا بۆ مەکتەبی منداڵەکانمان ئەو ساڵ باوباران زۆر بوو کەشەها زۆر ئەوە بوو لەبەر ئەوە ڕۆژێک دەڕۆنە مەکتەب 2 ڕۆژ ناڕۆنەگە باران بیت چیە بێرەدا دێن مامۆستاکان جادەکە گیراوە نییە ئەو جا دەلێنەوە بارانە و ڕێگەکە قوڕە و ئەوەیە و نایەن منداڵەکان لە ماڵ دەمینەوە ئەو دەرزەکەیان لێ دەڕواتەوە لەبەر ئەوە یان مامۆستاکانیش لە حەمدانیەوە دێن ناتوانن بێن لەبەر جادەکە هاتوچی مامۆستایان هاتوچی ئێمە وەکو ئیدارە لە دوای وێرانبوون و کاولبوونی ئەم سنوورە ینی ڕێکەمان تۆزی دوور ئەکەوێتەوە بە جستی خازر و بەلای مەفرەقی قەرەقوش و بێتە ئەولایە لێرە یەکسەر بۆ قەرەقوشی مە ڕێکە زۆر نێزکە مەمنونی کوردستانین بەلایمانی ئەگەرتیە حراستمان بۆ ئەکان ئێمە بەشە بۆ خۆمان خەوینەوە مشکلە نییە بەس ئەهەمشی ئێمە دەرگایەکمان بۆ بکەنەوە کە بڕۆین ئەگەر ساتر بکرێەوە لۆمان زۆر باشە ینی بۆ پێشمە ساتر لێرە لۆمان زۆر باش پێشمەگە لێرنە هەم ساتر بکرێتەوە باسەتە دابنێن و ئاساییانە لەو ساتراگە پێشمەرگەی ئێمەش بەجێلین دەڕۆن ئەگە پێشمەرگە نەبیت لەو ساترانە پێشمەرگە نەبیت هەم خراپ دەبیوەکەوە بەس پێشمەرگە ساتری گرتێ و ئەمانە پێشمەرگەش بە خۆمانانە قسوور ناکەن ئێمە باشە دەلێن ئەوە ساترەکە باشە پێشمەرگە لەو داوەڕا پشتە هەیە باشە یعنی زۆر ناترسێن و
دڵنیاینە. وەکو ئەمنیەت بۆ کاکەی باشە، بەڵام وەکو زراعەت و وەکو هاتوچووی عردەکانی دەرەوەی ینی کەوتە دەرەوەی سنگەرەکە ئەوە زۆر بۆ ئێمە ینی بۆ هاوڵاتیانی ئەو گوندە پیان ناخۆشە بەڕاستی وەکو سەردانی دەوڵ و دانی خۆیان نییە. کاکەی نەک هەر لێرە کێشەی سنووری هەیە، کاکەی کێشەی سنووری هەیە لە باینان، لە کەرکک، لە با بڵێم لە زانقڕ و عەلیسەرا، لە خانەقین. ئەم هێڵە گشتی هەر کاکەی تەنها کاکەیەکان کێشەمان هەیە لە سنووری هەرێمی کوردستان لەگەڵ پەیوەندە بە کاکەیەوە. بچی هەر شوێنێک ئەو ناوچانەی کە کێشە لەسرە کاکەی لێیە. کاکەی بووتە قەڵغانێک بۆ سنووری هەرێمی کوردستان. بە هەمان شێوە باجەکەی دەدەین. حکوومەت هەرێمی کوردستان تا ڕادێک خزمەتی کردوین، ئینکار ناکرێت لە هێنانی جادە لە قەرەقوشەوە بۆ ئەوەی بۆ گوندی وەردەک ئەرێن بێت و کاندیدی خۆمان نەبووە لە ناو پارێزگاری مووسڵ بە دڵنیا ئەو جادەیە نەدەهات. ڕەحمەت لە ڕوح و زاتی بێ ئەگە سەید فەلەکەدین نەبووە ئامادەیەکی وەردەک نەدەهاتە دروستکردن لە گوندی وەردەک گەورەترین ئامادەی دروستکراوە بۆ خزمەت بۆ کاکەی. ئەو ئامادەیە لە گوندی وەردەک دروستکرا لە ڕێگەی فەلەکەدین کاکەیەوە بەهۆی ئەوە کاکەی جارێکتر بگەڕێتەوە سەر واقعی ژیانی خۆی و سەقافەتی خۆی بتوانانی گەنجانی خاکەی ئایندێکی باشیان ئەو دۆ ڕۆڵێکی خۆیان ببینن لەو مەنتەقە. ئەو پردە حکوومەتی کوردستان کردی، ئەو ڕێوەبانەمانە دەزانن ئەوە ئێرە حتا کەلایەک هیچمان لۆ نەکراوە، ئەوە 3 ساڵە بەرز کرایە و خیر نەکرایە. لە بەهۆی هاتنی تیرۆستان داعش ئەو جارە تا ئێستا قیرتاو نەکرایە، زۆر گرنگە خزمەت گەورەترین خزمەت بگاتە گوندە کاکەیەکان ئەو جادە قیتاب بکرێت لێن ئەو جادە لە بۆ ناحیەی کەڵک هەموو 14 کیلۆمترە ئێمەی گرێدات لەگەڵ ناحیەی کەڵک منتەقەی کاکەیەکان هەموو خەتێکی ستراتیجیە. پردەکەی وەردەک تەقینراوە دوو جارێک لەلایەن تیرۆستانەوە جارێک ئەمە داعش تەقانیوانە بە هەمان شێوە ئەمەش ئاوادان کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. هەموو خەدەماتێکیان لۆمان هینا، یعنی ئەو مەدرسە کورد تەواوی کرد، ئەو مستەوسفەکە تەندروستیەکە هەم کورد تەواوی کرد، هەموو شتە کورد تەواوی کرد. پشتی لەگەڵ حکوومەتی بەغدا بە هاوکاریان لەلایەن لیستە عەرەبەکانی ترەوە بۆ بەناحیەکردنی گوندی وەردەک. دانیشتوانی ئەم دەڤەرە زۆر نیگەرانین، دڵگیرانین لەم بڕیارە ئەگە بێت و بێتە ئەنجامدان. لەبەر ئەوە ئەمان بۆ بەرژەوەندی تاکی خۆیان هەوڵ دەدەن کە وەردەک بکرێتەوە ناحیە، بەڵام ئێمە لێی ناڕازین. لەبەر ئەمە تا ئێستا ئێمە لەسەر نفوس و هەموو شتێکمان لەسەر ناحیە نەمودە چ سودمەند بووینە لە حکوومەتی بەغدا. هیچ خزمەتێک نەکراوین لەلایەن پارێزگاری مووسڵەوە، کەواتە ئێستا من دووبارە ئەم دەڤەرە فڕە دەمە سەر بیخەمە سەر پارێزگای مووسڵ. من دڵنیام نەهامەتیمان، کێشەی زەویەکانمان، کێشەی سیاسیمان، با بڵێم هەستی کوردایەتی لە ناو نفوسی ئەم خەڵکەش ینی کاریگەری تەواوی دەبێت لەسەر. بۆیە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان قیادەی کوردی بێتەوە دەنگ لەسەر ئەمە. ئێمە بە هیچ شێوەیەک پێمان خۆش نییە گوندی وەردەک بکرێتە ناحیە بخرێتە سەر پارێزگای مووسڵ. ئێمە عاید بە کوردین، دەبێ ئیضافەی کوردمان بکەن، نە ئیضافەی عارەبمان بکەن. لۆچی بمێنین لەگەڵ عارەبان؟ ئیضافەی کوردی بین باشترە، هەم نێزکترە، هەم معاملەمان باشتر دەقەتێ. مەثەڵەن ئیشمان هەبی لە هەولێر، ئێمە ئەڵعان نیوەمان مەثەڵەن پێشمەرگەیە ناڵێم ناتوانی بچتە مووسڵ دەچیت، بەس هەم بە تەرس و لەرزە و حکوومەتەکە عارەبیە و ئەگەر منتەقەی خۆمان بی ئەمینترە. بەس مادەی 140 لەگە ئێکێشێمی چارەسەر بکاتن، بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. ئەو کاتێ ئێمە حەز دەکەین بە ئارامی و بە